بەڕێزان سڵاوتان لێبێت خۆشحاڵین لە ئەڵلقەی چوارەمی ڕوودا و مێژووە دەمینەوە میوانی ماڵەکانتان بۆ تەواوکردن و درێژەدان و بەردەوامبوون لەسەر تەوەری گفتوگۆ و دیدارەکەمان بۆ قسەکردن لەسەر مێژووی بەرایی مێژوو ڕەچەڵەکی بنەماڵی بارزانیەکان و تەواوی ئەو کێشە و پێکدادان و منلانێنێک لە نێوان شێخانی تەریقەت و کەسایەتیەکانی ئەو بنەماڵەیە گوزراوە. بەردەوامین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەبدولمسۆڵ بارزانی مامۆستای زانکۆ لە بەشی مێژوو. دکتۆر گیان دیسانەوە بەخێر بیت بۆ بەرنامەکە و زۆر سوپاسان دەکەم. دکتۆر من لە ئەڵلقەی سێهەمی واتە ئەڵلقەی پێش ئەم بەرنامەیە پرسیاری ئەوم کرد کە دەنگۆیەکەی لەسەرەوەی کە جۆرێک لە کێشە و ململانێن لێوان خوالی خۆشبوو خالی خۆشبووان شێخ سلێمانی باوکت و شێخ عوسمان و مەلا مستەفای بارزانی هەبوو. تۆ بڕێک ئاماژەت بۆ کرد کە پەیوەندی بە ڕەنگە ڕیشی ئەم کێشەیە بگرێتەوە بۆ سەردەمی سۆڤێت و ڕووسیا. مەبەست چییە لە کێشەی سەردەمی؟ بە کورتی حقیقەت کاوان گەیشتنە ڕووسیا دیارە سۆڤێت پرۆژەیەکی هەبووە کە ئەنجومەنێک بۆ کووردا بنێ واتە دەوڵەتێک تێدەگەی و دیارە بەپێی ئەو برادرانەی کە لەوێ بوونە لە سۆڤێت من معلومات سەرچاوەکە لەوانم وەرگرتی کە خۆشم نەمدەزانی. سەرچاوەکان بۆ منیان وتیە کە ئەوان خەریک بوون ئەنجومەنێک دروست بکەن بە جەنابی مەلا مستەفا ڕاگەاندیە کە ئێمە دەمانەوێت لەمانەی کە لێرەن ئەم ئەنجومەنە بەکاربێنن و تۆ ناسیارترین کەسی کە دەبی بە سەرۆک بەڵام بۆ تۆ وەک سەرۆک دەبی سێ نمایندەتەبی، یەکیان نمایندەی کوردستانی عێراق بی، یەکیان نمایندەی کوردستانی ئێران بی، یەکیان نمایندەی کوردستانی تورکیا بی. بەم ڕەنگە پێک هاتینە ڕۆژی کە مەسەلەکە ڕادەگەیەندرێتن لە باکوو میرحاج ئەحمەد کە یەکە لە ئەفسەرەکانی کە لەگەر عیزەت عەبدولعەزیز وان و ئەمانە ئەفسەرێکی دیاریش بەڵێ ئەو کرا بە وەزیر خارجیە و خیتابێک دەخینی لە ئەزنای خیتابکردنەکە ئەبینی تۆزێک ئەبی بە قەڵەباڵغ لە جێگای نزیکی مەسئولەکانی سۆڤێت کە خیتابی خۆی تەواوەکە چی دەپرسی مەسەلە چیە ئەوانیش پێیاڵێن بەم ڕەنگەی کە تۆ باست کرد تو هەر باسی کوردستانی عێراقت کرد. ئێمە وا پێک نەهاتینەکە هەر کوردستانی عێراقبی ئێمە دەمانەوێت کوردستانی گەورە بیتن. لەم کاتەش سۆڤێت حەزی دەکرد کە بەرامبەر بە هەڵوێستەکانی ئەمریکا ئیجراعک وەرگیری دیارە بڕیاریاندا بوو کێشەی کورد بجوولێنن. لە ئەنجامدا دیار کرد کە جەنابی مەلا مستەفا زۆر حەزی نەکردی کە نائیبی هەبی. ئەمەکە کێشەی دروست کرد. وەساطەتی شێخ سولەیمان سەرکەوتو نەبوو و دیار بوو لایەنی تر نەرمتر بوون چون بۆ لای شێخ سولەیمان کە چون بۆ لای شێخ سولەیمان حقیقەت لە ڕووسیادا بەپێی بەعزە سەرچاوە ئەڵێن زۆرینە لەگەر ئەودا بوون چونکە مەلا مستەفا قایل نەدەبوو بە هیچ چارەسەرێک. ئەم خلافە لەوێ ما هەتا کە هاتنەوە عێراق لە عێراق وەزعکی تر بوو چونکە پارتی دیعاتێکی وای بۆ مەلا مستەفا کردبوو مەلا مستەفا گەیشت بوو ئاستەک یعنی کە زۆر تایبەت بوو یعنی زوروفێکی تایبەت دیتر بۆ مەلا مستەفا ڕوخسا بوو مەسەلەکە بەم ڕەنگەیە. بەنسبەت شێخ عوسمان زیاتر دەگەڕێتەوە بۆ مەسەلەی ئیستیخلافی خودی شێخ ئەحمەد کە ئایا کوڕی دەبی ئەم کوڕی نابی تەبعاً پشتگیری شێخ عوسمان نەکرا. يعني من ببیرم دێجارێک بانگی منی کرد گوتی یەکێکی نارد بە دوای من گوتی وەرە گوزێ کە هاوینە هەواری شێخ عوسمان بوو باسی ئیشم بە تۆە منیش چووم وەڵی مەوزوعەکەی باس کرد و گلەیی دەکرد و کە مەلا مستەفا ئاغاکان دینتە پێش و دوو کەسی لەمانە کردی تە ئامر هێز و بە چ مافەیەک دەیکە یعنی هەمان شتەکان بوو ئەوی کە عەزیز ئاکرەیی دەیگو عزیز ئاکرەی دەیبوو یان ئاکرەیەکان کە من جارێک لە ئاکرێ بوون گلەیان دەکرد. بەس حقیقت منیش گوتم ئەگە ئیجازای من قسە بکەم ئازاد گوتی قسە بکە گوتم جەنابی شێخ عوسمان بۆ ماوەیەکی دوور و درێژ تۆ زەختت لەسەر ئەم خەڵکە کردیە کە بەرەو لای مەلا مستەفا بچن هەم لە خزمان و هەم لە خەڵکی تر و زۆر خەڵکت ناچار کرد بچن بۆ ئەمبەر ئێستا ئەڵەی پێچەوانەکەی دەڵێ گوتم جەنابی شێخ عوسمان بەخۆ ئەمە بە ئاسانی ناکرێ
چونکە چەند ساڵی خایەن تا تۆ خەڵک هەندەی بۆ ئەو بەر بچن بەشەوەکو ڕۆژێک خەڵک ناینەوە ئەمبەر بە قەناعەتی من هەڵەیە وڵا شێخ عوسمان تووڕە بوو بە ئەم برادەرەی کە لەگەری دانیگوتی هەستە بچینە دەرێ لەگەر ئەم کابرایە قسە ناکرێ بەسەری من و تۆ منیان تەنها لەوێ بەجێشت چوودە دەرێ زۆر باشە من ئەمەوە پرسیارشکە بکەم شێخ محەممەد خالید بۆچی نەبووە سەر و خێڵ کێنە هێشت شێخ محەممەد خالد سەرروک خێر بوو بەس شێخی تەریقەت نەبوو چون گەورەی عشیرەت بوو بۆ ماوەیەکی دوور و درێژ بەڵام نەبووە جێنشینی ناکرێ دەبی من و تۆ تێ بگەین ئاخرین شێخ دەبی بڵێ ئەمە جێگیری منە ئەگەر ئەوە نەڵێ کەس نابی بە شێخ کەس ناتوانێت بچێتە بە شێخ حسێب ناکرێت بەس ڕئیس عشیرەت جەنابی شێخ محەممەد خالد بۆ ماوەی کە ڕێزێکی زۆرم بۆ هەیە ئەم ڕۆڵەی دیتیە بۆنە باشە لەسەر کەسێتی مەلام سەفای بارزانی دەوترێت خاڵی خۆش بوو لە زیندانە لەدایک بوو چەند ڕاستە ئەم قسەیە نەخێر لە زیندانە نە بەس زیندان کرایە کە وەختی زیندان بەڵام لەدایکبوونی خۆی دەوترێت لە زیندانە بووە وەڵی من ئەمەم نەبیستی ئەمە لە چێ هاتیە من نازانم ڕاز نییە ئەو سەرچاو من نەمبیستیە زۆر باشە بەس لە مووسڵ ئەو دایکێکی سجن کرانە ڕاستە بڵێ ئەمە ڕاست خۆی و دایکی بڵێ باشە لەگە چەند خزمانی تریش ئەرەوەڵە بەس ئەو بە منداڵی لەگە دایکی ئەمە حقیقت ئەوەی من بزانم ئەمە ڕاستە ئەمە لەوێ لە دایک بووە من ئەمە نەمبیستی باشە ئەوترێت لە نێو بارزانەکانە تا ئێستا دووجار کۆبوونەوەی خێڵکراوە بۆ دوو وەسی تایبەت جارێکیان بۆ هێنانەوەی تەرمی هەردوو خاڵی خۆش بوو مەلام سەفای بارزانی و دریز بارزانی بووە بۆ بارزان جارێکیان بۆ ڕووداوی سیویشی ئابوو ئەم قسەیە چەند ڕاستە ئایا خێڵی بارزانەکان بنەماڵی بارزانەکان تا ئێستا دووجار کۆبوونەتەوە وڵی کۆبوونەوە ئەوەی من بزانام زۆر جار کۆبوونەوە بەس هەمووی ئامادە نابی تێدەگەی هەڵبژاردەیە کاک مەسعود بەعزێکی هەڵدەبژێری ئەمان ئامادە دەبن بڵێ تێدەگەی کاک مەسعودیش وەک سەرۆک حیزبک چێ لەو نزیکە ئەوان بانگ دەکە کۆبوونەوەی خێڵ نییە تێدەگەی چێ حەزی لێبی ئەو بانگیان دەکە و لە خانیەکەیە لە دوورە تێدەگەی بە سەر گەڵیە سوولە لەوێ کۆ دەبنەوە و من ئەم خانیەم هەر نەدیتیە نبینیوە ینی تۆش نەچویتە کۆبوونەوەکانەوە دەکۆبوونەوەی هیچ نەچوویمە و نەدەچم و نەحەزیشم لێ ئەی چەند ڕاستە دووجار کۆبوونەوە کراوە بۆ ئەم مەسلەی وەڵی ئەوانی لەوێن با پێم بڵێن چێ لەوێ حاضر بووە من لەوێ حاضر نەبوویمە باشە ئەمەوە پرسم بۆچی تەرمی هەردوو خاڵی خۆش بوو ئیدریس بارزانی و مەلام سەفای بارزانی نەبرایە لای مەرقەد و نزرگەی شێخ ئەحمەدی بارزانی بۆچی بەجیا لە شوێنیشکە نێژران لەوان بپرسە منەمەینە ئەمە ڕاستە لە هەمان شوێن نینە من بە دیقەتیش نازانم مەلا مستەفا و ئیدریس لە چێنە من نازانم بەڵام من ئەزانم کە لەگەڵ مەرقەدی شێخ ئەحمەد نین بە گیانیانی من ئەزانم شێخ ئەحمەد لە چێ بەس من نازانم شوێنی مەلا مستەفا و ئیدریس لە چێنە من نازانم باشە ئەمێ پرسیاریشکە بکەم بۆچی ئەزانم لە گەریوا بنینە تێدەگەی بەس دیقەت لە چێ من نازانم کەوایە بۆچی خەڵک کورد لایەنگران و هەوادارانی بارزانیەکان سەردانی مەرقەد و نزرگای شێخ ئەحمەدی بارزان ناکەن لە کاتێکا کە براگەوری مەلا مستەفا بوو سەرۆشی خێڵ بوو ئەهلی تەریقەت و تەشیە بوو شێخێکی گەوری دیار بوو بەڵام خەڵک ئەچنە سەر گۆڕی مەلا مستەفای بارزانی ئەمەلەکی ناشتە سەر گۆڕی شێخ ئەحمەد ئەمە ڕاست نییە ئەمە ڕاست نییە ئەچێت خەڵک ئێمە لە میدیا خەڵک دەڕوە ئێمە لە میدیاکان و تەنیا میدیا ئەمە حیزب تۆ لە حیزب بپرسە بۆ هەمیشە کامێرە لەوێ ڕادەگیرێ و دەبیەکێک وتار بڵێ و تێدەگەی ئەمە شتێکی ترە باشە خۆ ئەگەر حیزبیش بێت بۆ وا دەکرێت من نازانم تێدەگەی بەرزان برای گەورەی مەلا مستەفایە و برای گەورەی پارتیەکان و بەرزانەکانیشە نەوەکانی دوای مەلا مستەفاشە بۆچی ئیهتیمام بەو جۆرە ینی بەو شێوەیە وەڵڵاهی دەبی لەوان بپرسی نەخێر من هیچ تێدەگەی بەس من هەمیژاڵێم هەتا شێخ ئەحمەدە من کەسی تر ناناسم باشە تۆ باسی بە ڕۆڵی میرحاجت کرد میرحاج وتت ئەفسەرێکی دیاری سوپای عراقی بووە کە پێم وابێ ئەو کات ئەفسەری پەیوەندیەکانی ئاکرێ بوو ئەگەر بە هەڵا نەچوو یەک لە ئەفسەری پەیوەندیەکان لە ئەفسەری پەیوەندیەکان بووە لە مێژووە ئەم پیاوە ڕۆڵی گرنگی هەبووە دەوترێت لە چوونی بارزانی خوا لێ خۆش بوو مەلا مستەفا بارزانی باوک بۆ کۆماری مەهاباد
لە چوونی مەلا مستەفا بۆ سۆڤێت لە گەڕانەوەی بۆ کوردستان و عێراق میرحاج کەسێک بووە کە ڕۆڵێکی دیاری هەبوو لە پشتی ئەم پیاوە بەڵام بۆچی لە ئەدەبیاتی پارتیە ڕۆڵی ئەم پیاوە دیار نیە و باز ناکرێت لە گەڕانەوە تێدەگەی حقیقت ئەم شتێک کە تۆ ئەڵەی ڕوویدایە تێدەگەی میرحاج خۆی دوور خستیتەوە بە پێی ئەزمونونەکانی دەرەوە تێدەگەی من لێژم دەپرسی گوتم میر ئێمە پێی ناڵێن میرحاج ناوەکەی چونکە ئەمەندە شیرینە لە لای ئێمە پێڵێن میر تێدەگەی میرحاج لە لایمە شیرین چونکە شێخ ئەحمەد کەیفی پێدات ئەوی شێخ ئەحمەد کەیفی پێبێ ئێمە کەیفمان پێدێ ئەوجا لە لای ئێمە ناوی معروفە بە میرێ ماڵێن میر گوتم میر تۆ جاران بەشداری دەکرد بۆ ئێستا بەشداری ناکەی مەوزوعەکەی گۆڕی جارێکی تر گوتم میر جاران دەکەی بۆ ئێستان گوتی دەبڕۆ لە شێخ سلەیمان بپرسە بۆ نایکە ئەو جوارە لای من دەدەگەی دیار بوو ئەو بۆ نایکە گوتی ئەو جوارە لای من دیار بوو دەستی لێ شوشت بوو ینی بەپێی ئەم تەجروبەی کە ئەو هەی بوو باس بەرامبەر بەمە کە خۆی لە پارتی جوایز کردیە زیاتر پەیوەندێکی پتەوتر و بێقەید و شارتر لەگەڵ شێخ ئەحمەدیە بوو تێدەگەی مەزەل بۆ نمونە کە من بەعزە جار بە ئیجازە کە ئەفسەر بووم دەچوومە بەغدا دەچوومە لای میرحاج زۆر جار بە منی دەگۆ ئەیگۆ هەنجیر و ترێی حەدیقەی من تەواو نەبووینە ئینتیزارەکەم تەواو ببم بۆ شێخی خۆم دەبم تۆ لێک دەرەوە تەکسی لە بەغدا دەگرت بۆ بارزان ترێ و هەنجیری خۆی نەدەخوارد بۆ شێخی بارزانی دەبرد ئەمەندە عەتفی لە لای زۆر بوو دەنەگەی کەچی لە پارتیش جوایز ببووە دیارە ئەم هەڵوێستە بەلای بەعزە ئەندامی پارتی زۆر باش نەبووە هەتا تیمسالێکیشیان بۆ دانا بوو لە ئاکرێ ئێستا ویستم ئەو پرسیارە بکەم من کەسێکی نزیکی میرحاجم بینی کە بە پشت بە خزمایەتی نزیک بوو لە میرحاجەوە باسی ئەو پێکەرێکی وتی پێکەرێکی بۆ کراوە بەڵام لە دوجارە پێکەرەکان لای من خۆم دیتیتم لەوێ بوو لە ئەخیر لایاندا کێ لایدا و بۆ لابرا واللهی من نازانم بەس کە دیتم گوتم ئەم ئاکرێ تەنها شایستەی ئەوە بە پێی ماندیبوونی کابرای بەخێ خزمەتی کابرا مەفرۆزە ئەم کابرای ڕێزی لێ بگیرێ کەچی جارێکی تر چۆم لایاندایە ئەمانە حقیقەت ئیشی پارتینە بۆ وا دەکەن بەخوا من دەبی لە غەیب خەبەر بدەم من نازانم بەس وایان کردیە من تیمسالەکەم دیتیە من دیتیتم شوێنەکەشی بەتاڵ بوو بۆ وایان کرد بۆ دایاننا بۆ لایاندا ئەمە بە ئەوان مەربوتە حکمەتەکە لەلایە لە ئاستی عەقلی من هەورازترە پێدوانی ئەمە شەر هۆکاری سیاسی بوو بێت واللهی بڵێم چ ئەگەر نا ئەگەر قسە لەسەر ڕۆڵی مێژوویەک ئاگرێ چی تێدا لە میرحاج ئەوە تربیتن منیش ئەو بایەخی زیاتر بی لەگەم و ڕێزدا ئەم پرسیارە لە هەموو کەسێک دەکەم دەگەی ئەگەر بڕێک زیاتر لەسەر ڕۆڵی میرحاج قسە بکەیت بەڵێ ڕۆڵی ئەو پیاوە بەنسبەت میرحاج خەڵکی ئاگرەیە بەسیمە بە بارزانی دەزانین چونکە بارزانی خۆی پرسیار لەمە کرا بارزانی چێیە حەسەن مستەفا لە کتێبی خۆی ئەلبارزانی و ناڵێ بارزانی ئەو کەسە کە پەیڕەوی لە طریقەی نەخشەبەندی دەکە و گوێڕایل شێخی بارزانە ئێمەش هەمان شت بوو بارزانی بوو بەم ڕەنگە نزیکە لە شێخ ئەحمەد شێخ ئەحمەد ڕێزی لێگرتە یەکە لە خۆمان تێنەگەی ئەم کابرا وەک ئەفسەر ڕۆڵی هەبووە پەیوەندی لەگە مەهاباد کردیە پێش کە بێ بۆ بارزانیش لە ئەخیر هاتیتە بارزان بەشداری تێدا کردیە لە مەهاباد بەشداری تێدا کردیە چوینە سۆڤێت بەشداری تێدا کردیە ئەمە کەم نییە تێدەگەی ئەمە بە هەموو کەسێک ناکرێ و مەفرۆزە ڕێزی لێ بگیرێ بە قەنەعەتی منش بەم ئەندازەی کە پێویستە ڕێزی لێ نەگیرایە ئەمە بۆچوونی منە لە دەرەنجام هات چی بەسەر دێت میرحاج لە دوجاردا هەر لە بەغدا دانیشت بوو متەقاعد بوو هەتا ئەمری خوای کرد زۆر باش باشە من ئەمەوێ بچمە سەر تەوەرێکی تر کە ئەویش قسەکردنە لەسەر پەیوەندی نێوان خوا لە خۆشبوو مەلا مستەفای بارزانی و شێخ مەحموودی مەلیک ئایا چ جۆرە پەیوەندیەک لە بینی ئەم دوو کارکتەر سیاسی و ئەم دوو کەسایەتی دیاری کووردا هەبووە وەک سەرکردەی سیاسی و سەرکردەی جوڵانەوە چەکداریەکانی کورد لە ئەو کاتدا
دەوترێت ئەو کاتێک کە مەلام سەفای بارزانی دێت بۆ سلێمانی قسە لەسەرەوەی ئەم پیاوە وەکو ئاوارەیەک دێت بۆ سلێمانی یاخود بۆ هاوکاری و پشتیوانی لە شۆڕشەکەی شێخ محمود دێتە سلێمانی چۆن ئەم مێژووە بەراورد دەکەیت؟ ئەوەی من بزانم پەیوەندی لە بینی شێخ ئەحمەد و شێخ محمودا بووە، ئەوەی من بزانم. بەڵێ و ئەمەش بە شتێکی ئاشکرایی چونکە هەردووکیان دوور خراببووینەوە لە خوارێ لەوێ یەکتریان دیتیە بە تایبەت لە بەغدا نەخێر لە بەغدا یەکتریان دیتیە بە تەواوی. بەس شێخ ئەحمەد حیزی لەسەر بووە، شێخ محمود حیزی لەسەر ڕاگیرایە. ئەوجا کە ئەوەی دەتوانی بشتە لای ئەوی تر جەنابی شێخ محمودە. من هەردووکیشیان بە برا حسێ بکەم لەبەر ئەوەی ڕێزێکی یەکجار زیاد لە عائیلەی شێخ محمود دەگرم، چونکە من بە عائیلەی خۆمانی حسێ بکەم. سولەیمانی حەکیم پێندرووی ئەو بۆ منی دەجێڕاوە، ئەیگوت زۆر لە یەک نزیک بووینە دەگەی. بەس لە پشتی شۆڕشی 32 بارزانیەکان دوور دەخرێنەوە، یەکەمین جار بۆ مووسڵ، لە 2 مووسڵ بۆ شوێنەکانی تر بۆ حلە و ئەم جیهانە هەنگاوەکی تر دەیانهینەوە سولەیمانی، مهم نەچنەوە بارزان وەنیە. لە سولەیمانی لێرە ئەوە بوو کە دوای بڕیار ئەدرێتن کە مەلا مستەفا بگەڕێتەوە بارزان، ئەوش بە موافقەتی شێخ ئەحمەد بووە و بەعزێک هەیە ئەڵێ موافقەتی ئینگلیزیشی تێدا بووە. پەیوەندی مەلا مستەفا لێرە لەگەر شێخ محمود من ئاگام لێ نییە بلە چه ئاستەکدا بووە، یعنی هیچ هاوکاریکی من کە بڵێ لەوێ هاتیە پشتگیری شۆڕش بکە لەو کاتە شۆڕشی شێخ محمود نەمابوو، چۆن هاوکاری شۆڕش دەکەم نەمابوو. شێخ ئەحمەد هاتە ئێرە ساڵی 39 بووە 30 نازانم چەند بووە لە چلەکە ئاخری 30ەکانە و بیداەتی چلەکانە تێدەگەی. شۆڕشی شێخ محمود نەما شۆڕشە کە نەمابی تۆ چۆن یاری دەدەی؟ کەواتە من ئەمەوێ ورتر قسە بکەین لەسەر پەیوەندی نێوان شێخ ئەحمەدی بارزان و شێخ محمودی مەلیکدا. پەیوەندی ئەوان چۆن بوو؟ پەیوەندی بەیەکەوە بوون، دوور خراببوونەوە بەیەکەوە. ئەوەی من ئاگادار بم ئاگایان لە یەکتر هەبووە تێدەگەی. بەس تا چه ئاستەك حقیقت من ئەم معلوماتم لەلان نییە تێدەگەی. ئەمما هەردووکیان ڕێزی یەکتریان گرتی هەتا ئەو پەر تێدەگەی لێرەدایە و هەردووکیان هەمان ڕۆڵیان دیتێ، خزمەتی کوردیان کردیە تێدەگەی. و لە پەنای ئەم خزمەتکردنە زەرەرێکی گەورەیان پێگەیشتیە، هەردووکیان قوربانیاندا، هەردووکیان خۆڕاگیر بوونە تێدەگەی کە بەداخەوە لە ئەنجامیشدا سەرکەوتو نەبوونە. بەس ئەمە زروفی تایبەتی وەزعەکەیە کە ملەتی کورد تێدا دەژیتن و لە هەمان شوێنی کە ئەوان تێیاندانە دەوروبەری دژ وەستاون تێدەگەی. ئێمە چەند دەرەبەگەکان دژمان بوون، شێخ محمودیش لێرە دژاتی کرایە، نەفقەت ئینگلیز کردیتی بەڵکو خەڵکی تریش دژاتی لێ کردیە، یعنی لە زۆر ڕوانگەوە لە یەکتر ئەچن تێدەگەی. قوربانیەکی زۆر ئەنجامەکی لاواز. باشە، زۆر مەبەستمە لە ڕۆڵی حسێنی حەمەد ئاغا کە ناوێکی دیار بوونە لە شۆڕشی بارزانەکانە بپرسم. بەڵێ ڕۆڵی ئەم پیاوە چی بوو؟ بەکرێ بڕێک بە وردی باس لە ڕۆڵی حسێنی حەمەد ئاغا بکەیت. ئەوەی من بزانم زۆر نزیکی بووە لە شێخ ئەحمەد. شێخ ئەحمەد ڕێزی لێگرتیە، ئەویش ڕێزێکی لە شێخ ئەحمەد گرتی ئەندازەی بۆ نییە تێدەگەی. ساڵی 63 باشترین نمونەیە بۆ ئێمە تێدەگەی کە یەکێکی وەک من پڕشانازی دەکە تێدەگەی کە من خۆم بڵێ من بارزانیمە لە ڕێگایەکی کابراکی وەک حوسێن تێدەگەی. من هەرگەز بە ئاسی ئەو ناگەم، من ئەزانم تێدەگەی ئاستەکی ئەمەندە بەرزی هەیە، یەکێکی وەک من بە ماستە ناگە، بەس کە خۆی کرد بە قوربانی تێدەگەی. ئەمە بۆ من دیار دێخی بە بارزانی بوون یعنی چی تێدەگەی. ئەو بۆ من قوتابخانە کە ئەم حوسێنە من بەم ئاستە ناگەم. بەڵێ بۆچی ڕۆڵێکی بەرچاو دیاری نییە؟ بۆچی ڕۆڵی ئەم پیاوە ینی مێژووی نییە؟ وەڵڵاهی من نازانم، ئەمە دەبی بکرێ، ئەمە دەبی بکرێ. بەس زۆر کەس وایە تێدەگەی ڕۆڵی هەبووە و ئەم ڕۆڵە دیار نەخرایە. مەسەر من یەکەمین کەس بووم کە گوتم ئەوانی چوونە سۆڤێت 2 کەس سەرکردەی سەربازی بوونە، یەکیان مامەد مەسیح بووە و ڕۆڵی هەرە سەرەکیش مستو مێرۆزی بووە. هەموو بە منیان گوت تۆ چۆن ئەمە دەڵێ؟ هەموو دەبی هەر مەلامتم بابە مەلا مستەفا ئەوی شەڕی کردیە ئەمانن، مەلا مستەفا مامی منە ڕێزم بۆیە بەسەر سرم،
بەس ڕۆڵی خەڵکی تریژی تێدایە بەس بەعزێک پێیان ناخۆشە تێدەگەی یعنی هەمووی دەبەن بۆ لایەک من هەرگیز نەمگوتیە ئەمانە ڕۆڵیان نەبووە ئەڵێم ڕۆڵی سەرەکیان هەبووە و جێی ڕێزە و جێی تەقدیرە بەس خەڵکی تریش هەبووە تێدەگەی زۆر باشە من ئەمەوێ هەر لەسەر ڕۆڵی حسێنی حەمەد ئاغا لە دەوترێت مستەفای برای حەمەد ئاغای مێرگە سووری کە ئەکاتە مامی حسێنی حەمەد ئاغا لە ساڵانی 1970 ئەم پیاوەی شێک بۆ لە پیاوە شۆڕژێڕەکان و بەهانای بەرزانیەکانەوە چووە و لە ڕووبارێکە ئاو بردوێتی کەچی ئێستا باز ناکرێت بۆچی من پرسیمە حقیقت من لە دوو سەرچاوە ئەمەم جێ لێ بووە تێدەگەی بەس شێوانیەکان قوربانیەکی زۆریاندایە باس ناکرێ من ئەم سیاسەتە من لێ تێناگەم من حقیقت من ئەڵێم هەر کەسەک و مافی خۆی تێدەگەی ئەوی ڕۆڵی هەبی حەقوایە ئەم ڕۆڵە ئاشکرا بکرێ بە پێی ئەندازە تێدەگەی با بەعزێک زیاتر بی لەویتر بەس یەک بەعزە لایەنێک ئیهمال بکرێ من بە هەڵی تێدەگەم بەعزە لایەنێکی ئیهمال بکرێ و ئەوی تریش هەر هەمووی بۆ ئەو بڕوە ئەمەش معنای نییە یعنی بۆ تێدەگەی ئەم چاواشەکاری لە مێژووە هەز ناکەی ئەنەوەیە کە لە ئایندا دێت بە جۆرە لە جۆرەکان مێژوو ئاوژووە بێت و لای و بە هەڵاچێت لە ناسینی کەسێتیەکانە لە ڕۆڵی کەسێتیەکانە 100% تۆ وای لێ دەکەی چەند کەسەکە هەموو شتێکی لەسەرشانە ئەوی تریشی نەکردیە لە حقیقەت داواش نییە ئێوە بۆ ڕاستکردنەوەی ئەم چاواشەبوونەی مێژوو وەک دکتۆرێکی زانکۆ لە بەشی مێژوو چ هەولێکتان ناوە کە ئەم چەمکانە ڕاست بکەنەوە وەڵی لە نووسینەکانی خۆم من باسم کردیە تێدەگەی من لە دکتۆراکای خۆم باسی مەسەل حوسێنم کردیە دەقاودەق ئەو هەم نووسیە چاڵوێستیا بووە تێدەگەی من حوسێن بۆ من جێی شانازیە من بۆ بیشارمەوە تێدەگەی من هەژارمەوە بە پێچەوانە تێدەگەی ئەگە حوسێن ئەگە سوارەغایە ئەگە مامند مەسیحە ئەگەر مستۆ مێروزیە چ ڕۆڵی هەیە ئەمەی دەڵێم تێدەگەی من ئەڵێم دەبی بگۆترێ ئەوەی کە نایڵێ وەڵڵاهی ناتوانم دەستکاری تێدا بکەم نایکە چی لێ بکەم زۆر باشە دکتۆر من ئەمەوێ قسە لەسەر بابەتی شکە بکەم کە ئەویش کێشە و ملوانەی نێوان بارزانیەکان و زیێباریەکانە دەکرێت بڕێک بە وردی پەنجە بخێتە سەر ئەو گرفت و کێش و ملوانێنی کە لێوان ئەو دوو بنەماڵە و دوو عشیرەتەیە هەبووە هۆکار لە گرفت و کێشی نێوان بارزانەکان و زیێبارەکانە چی بوو لەسەر ئەمە بووە طریقەی نەخشەبەندی ڕێگان هذا کە خەڵک بچەوسێتەوە پشتگیری خەڵکی چاوساوا کرایە کە ئەمانە جوتیارن لە بەردەستی ئاغایەکان ئەم ئاغایانش پێیان نەخۆشە ئەمە لە ژێر دەسەڵاتی ئەوان بشنە دەرێ کێشەکە لێرە بووە بەس هەڵوێستەکەی شێخەکانی بارزان نەرمونیاییە بێ و ئاشتی خوازانە بووە کە جوتیارەکان ڕوو لە شێخ دەکەن ئاغایەکان پێیان ناخۆشە تێدەگەی کاڵێن ئەمە بۆ دا ئایندەی ئێمە مەترسیە لێرەدا ئەوان تعەدا دەکەن و زۆر جار شێخ ناچارە بیتن ینی شوێنی خۆشی بەجێهێشتیە بەس ئەگا بە ئەندازەیەک لە ئەخیر کە تەحمل ناکرێ ئەڵێن ئیتر قبول ناکرێ ئەمە بزوندنەوە ئیسلامیش بە هەمان شێوەیە لە مەکەی شەڕیان کرد نەیان کرد کە هاتنە مەدینە ئیتر تاقەت نەما هەمان شت لە بارزانە بینی هەتا بە ئاشتیانە دەکرا هەوڵیاندایە بەس گەشتە ئاستەک کە ناکرێ غەدرێکی زۆریانە کرد ئاغاکان لە خەڵکەکە سوخرە ئەمە سیستێمی دەرەبەگاتیە فەرقی لە ببخشە دکتۆر ببخشە ڕاتەگرم ناوڕێک وەرەگرین و دواتر چینەوە سەر ئەو تەورەیە ئەزیزان ناوڕێک و ئەگرێنەوە وڵاتە